بە هەڵوێستەکانی ینی بەڕست پێشتر وتت ئێوە زۆر مشترینین بۆ حکوومەت بەڵام خەڵک مەسەلەن هەندێک خەڵک ئاوەلی دەخوێنێتەوە کە ئێوە ئەوەندە محتاجیەوەن کە پسنە حکوومەتەوە ئەوەندە چاوەڕێوەنین کە ببن بە ئۆپۆزیسیۆن. یعنی من باسم کردوتم ئێمە زۆر بە واضحی کۆمەڵی ئیسلامی لە دەستپێکی ئەم قۆناغە ینی قۆناغی نوێ یەک دەستگرتنی بە مەبادیە سیاسیەکانی ڕابردووی وەکو کارێکی نەگۆڕ مامەڵە لەگەڵ کردووە وەکو هێزێکیانی ئەو هەڵوێستە سیاسیانی ساڵانی ڕابردووی وەکو مەبدەیەکی نەگۆڕ دەست پێوەگرت و هەنگاوی لەسەرنێ مادام سەرچاوەی ئەو هەڵوێستانەی کۆمەڵ بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانە قەناعەت و مەبادیەکانی خۆیەتی. دوو کۆمەڵی ئیسلامی لەم قۆناغە لەبارەی پەیوەندی سیاسیەکانیەوە بڕیاریدا کە پەیوەندیەکانی تەطبیع کاتەوە لەگەڵ هێزە سیاسیانەی کە هەن بەهێشتنەوەی هەڵوێستەکانی خۆی ینی هەڵوێستەکانی ئێمە هەرگیز بۆ ڕەزامەندی هیچ هێزێکی سیاسی نابێت بەرەنجامی قەناعەتی خۆمان و بەرژەوەندی خەڵک و هەوڵاتیانی کوردستان بێت. سێهەم ئێمە لە پرسی بەشداریکردن و بەشدارینەکەن من سەرەتا باسم کرد ئێمە ئەڕوانین و تومانە ئەڕوانینە ئەوەی کە نە پەلەمانە لەوەی ئۆپۆزیسیۆن بین نە ڕاکەین بەرەو بەشداریکردنی حکوومەت و پەلەمان بێلەوەی بەشداری حکوومەتکەین هیچیان نییە. ئێمە لە شوێنی خۆمان ئەڕوانین و لە یەک مەسافە سەرەتا وەستاوین بەرامبەر ئەو کارە و ینی باشتر وایە منەوە بڵێم ئێمە سەرەتا شتم ئێمە زۆر مشتری بەشداریکردنی حکوومەت نین تا لە دەرگای خەڵک دەین تا لە دەرگا بدەین و چاوەڕوان بینە بە پێچوانە. ئێمە دوو کۆبوونەوەشمان کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کە لە پەراوێزدا گفتوگۆی لەسەرکرا پرسی بەشداریکردنی کۆمەڵ بوو. بۆیە کۆمەڵ من پێم وایە ئەوانەی ڕخنە لە کۆمەڵی ئیسلامیە گرن لە دەرەوە لەسەر پرسی بەشداریکردن لە حکوومەت ینی هەتا هەندێک لەو هێزە سیاسیانەی ترن ینی هەندێک لەو هێزە سیاسیانن کە خۆیان هەنگاویان ناوە بەرەو پرسی بەشداریکردن یا هەندێک لەوانن کە بڕیارێکی تریان داوە ئێمە ڕێز لە بڕیاری ئەوانە گرین و ئەوانیش باشترە ڕێز لە بڕیاری ئێمە بگرن و ئەوان هەڵوێستەکەی ئەوان خوچۆن هەڵوێستیەوان پێیان وایە خزمەتەکە ئێمە پێمان ئەوە هەنگاوانەی گرنگەوەیە گرنگەوەیە ئێمە تا دوا ینی لە دوا قۆناغدا خەڵکی کوردستانە بینێتەوە کە کۆمەڵ هەمان ئەو هێزەیە کە لە 4 ساڵی ڕابردوودا بە ڕازگۆیی مامەڵەی کرد بە بوێری مامەڵەی کرد سنتەری هەڵوێستەکانی خزمەتی خەڵک و هاوڵاتیانی کوردستان بوو. کۆمەڵ هەر هەمان ئەو هێزەیە کە ئەو سەرکردەیە کە ڕابەرایەتی کرد لە 4 ساڵی ڕابردوودا لە بەرەی خەڵک و جەماوەر و میلەت کە ئەمیری کۆمەڵی ئیسلامی بوو و کە سەرکردایەتی کۆمەڵ و قاعیدەی کۆمەڵی ئیسلامی بە دوایەوە کۆمەڵێ هەنگاوی ئازایانە و بوێرانەیان و کۆمەڵ توانی ئەو قۆناغە بە سەختی تێپەڕێنێ وەکو باسم کرد و بە واضحیش قسەی خۆی بکە کۆمەڵ هەمان ئەو هێزاوێ لە 4 ساڵی داهاتوشدا ئینشاءڵڵا و واقعیش پشت بەخوا واسەل باش بەس قسە لەسەر ئەوە شەیە کە مەسەلەن کۆمەڵ ئەگەر دەیەوێ بەشداری بکات باز لەوە دەکرێت کە تان لەسەرەوە وەستاوە مەسەلەن ئەمیری کۆمەڵ سەردانی بارزانی بکات کۆمەڵ ئەگەر مەسەلەن هێندە مشتاقی بەشداریکردنی حکوومەتە بەوە سەردانە ناکە ڕێگە خۆش ناکە ئەگەر ئەوە کێشەکە بێت بە دڵنیاییەوە خۆ من دەستپێک باسم کرد یانی وتم کۆمەڵ تەکتیکی مامەڵە ناکە و کۆمەڵی ئیسلامی هەرگیز ئەو مەعامەلانە ناکات. کۆمەڵی ئیسلامی هێزێکە معاملە بە هەڵوێستە ئەگەرەوەی کردبێت دەیتوانی بارستانی بچێتەوە کۆمەڵ هەرگیز معاملە بە هەڵوێستە سیاسیەکانیەوە ناکە و ئێمە ئەوەی هەمان لەسەر شاشە هەمان بووە و هەمیشە وتومانە ئێمە هێزێکین ئەوەی هەمان بووە ئەوە لەسەر شاشەکانمان بووە ئەوەی لەسەر زمانمان بووە لە گفتوگۆکاندا ئەوەشمان لەسەر ڕایگشتی و میدیا و ناوبڕێک